سروشتی نیە دەستکردە ئەو دکە هەنارانی کە دەبینی وەک بۆ چای خۆتان ئەگەر لە دواوی خۆ سیرکەی ئەم سرکەیە دیارە ئەم سرکە ناوی لێنراوە سرکەی شەقڵاوە بەڵام وەک دەبینن لێرە دروست دەکرێت و سروشتی نیە دەستکردە ئەو دکە هەنارانی کە دەبینی هەموو بەشێکی ئەو کارگەیە کەمکوڕی و سەرپێچیە بۆیە مۆڵەتی نییە کامێرەی نییە و ئێمە خاوەنی ئەم شوێنکارە دوکانەکەمان پێداخستووە لە ناو بازار و ئەمڕۆ ڕێکاری یاسایی لەلایەن بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوەی ئاسایش لەگەڵی گیراوەتە بەر و ئەمە لێرەوە دەمانێت سوپاسی بەڕێوەبەراتی ئاسایش ڕاپەڕین بەشی ئابووری بکەین کە هاوکارێکی باشی ئێمە لە پێدانی زانیاری و هاوڵاتیان بە هەمان شێوە زانیاریمان پێدەدەن وەک بە چاوی کامەرەی خۆتان ئەگە سێری بکەن کۆمەڵی بابەتی جۆرا و جۆری خۆراکی لێیە کە هەمووی بە شێوەی ناتەندروست بەرهەم دەهێنرێ بۆیە ئێمە ئیجرعاتەکانمان بۆ لەمە دوا زۆر تون دەکەین چونکە هەست دەکەین ئەگەر تەنها ڕێنمایی پێدان و ئاگدارکردنەوە بێ ڕەنگە کۆمەڵێک هاوڵاتی کە ئاست سەقافیشیان زۆر بەرزە بەڵام بیر لەوە ناکەنەوە تەنها بیر لەوە دەکەنەوە کە داهاتەکەیان زیاد بکرێت بۆیە ئەمە ڕێگری لەو کارە ناسانە دەکەین. کاکەرزان 2 ڕۆژ پێش ئێستاش کارگەیەکی دروستکردنی مەشروبتان داخست پێت وایە ئەو باغ و بێلانەی دەبەری ڕاپەڕین بەشێکیان بۆ کاری نایاسایی بەکاربن چی دەکەن بۆ ئەو بابەتە؟ ناتوانین بڵین دەبەری ڕاپەڕین چونکە کۆمەڵی باخیشەیە بەمبەستی باخداری و میوە و بۆ شتی تەندروست بەرهەمی ناوخۆیە ئەمە پشتیوان و پژگیری هەموو بەرهەمێکی ناوخۆ دەکەین بەڵام سەرپێچی لە هەموو شوێنێک دەبێت ئێمە ڕێگری لەو سەرپێچیانە دەکەین ڕەنگە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندا بەداخەوە کە حکوومەت باخی ئەوتۆ بە لیژنەکان نادا توانان لۆجستەکانیان بۆ دابین ناکات بۆیە پێویستە لیژنەکان پشتیوان و پژگیری تەواویان بکرێن لە حکوومەتیان چ لە ڕێی ئامێرەوە چ لە ڕێی ئۆتۆمبیلەوە چ لە ڕێی هەموو ئەو پێداویستیانەی کە لیژنە ڕۆژانە بەکاری دێنێت چکە هەموو کەسێک پێویستی بە چاودێریە ڕەنگە و هاوڵاتی لێرە ئیش دەکا توانە و ئەس سقافی زۆر لە ئێمە بەرزترە وەکو بڕوانامە بەڵام کاری پێ نەکردووە بۆیە هەموو کەسێک هیچ کەسێک پارێزبەندی نیە پێویستە هەموو کەسێک چاودێری بکرێت لەلایەن لیژنەکانەوە ڕێنمای پێ بدرێت.